با نمونە لە قورئانە وەرگرین لە قورئانی پڕ بەرەکەت و بەخششە لە سوورەتی ئەلکەهف خوای پەروەردگار باسی سەفەری نێوان موسا و عەبدە ساڵحەکەمان بۆ دەکات دەگاتە ئەو شوێنەی دەفەرمێ کاتێ موسا لەگەڵ عەبدە ساڵحەکەدا کە مفەسرین دەفەرمون ناوی خضر بووە یان کوردەواری خۆمان پێ دەڵێ خدری زیندەی مەشهورە سەفەریان کرد چوونە ناو کەشتیەکەوە بە ڕووبارێکا دەڕۆیشتن کەشتیەکی نەفەر هەڵگر وەکو پاسێک تەکسیەکی نەفەر گواستنەوە لە گەراجەوە سوار بوون لەم بەرەوە بۆ ئەو بەری ئاوەکە بیان گوازێتەوە مەسافەیەکی زۆر بە دەریادا بڕۆن دەفەرمێ لەو کاتەدا خەضر گۆشەیەکی تایبەت شوێنێکی تایبەتیاندا بوونە ڕۆزۆ ڕێزیان لێگرتبوون وەکو دوو پیاوی هەڵکەوت و ناودار و جوان و بەڕێز و بە حورمەت دەفەرمێ شتێکی پێبوو مشارێک بڕندەیەک کەشتەکەی عیبدار کرد کەشتەکەی کون کرد وردە وردە درزێکی تێکرد ئاو بێتە ناوەوە لەو کاتەدا موسا خۆی بۆ نەگیرە قال أخرقتها لتغرق أهلها لقد جئت شيئا نكرا بەڕاستی کارێکی نابەجێت کرد بۆچی کەشتەکەت وا خەریکە کونی دەکەی خەرقتەها عیبدارت کرد کونت تێکرد لتغرق أهلها بۆی سەرنشینەکانی غەرق بن موسا ئەوەندە پیاوێکی حەقگۆ بووە تەنانەت نەیوت لیتوغریقەنا بۆی غەرق ببین هەر لە تاوی ئەو هەموو خەڵکە خۆی لەبیر چۆوە ئەتەوێت ئەو خەڵکە هەمووی غەرق ببن تەنانەت باسی خۆیانی نەکرد بڵێ ئێمە غەرق ببین بەڕاستی کارەکەت لە شوێنی خۆیدا نەبوو ئەی هاوڕێم بۆ ئاوات کرد ئالەو کاتەدا خەضر عەبدە ساڵحەکە کە عیلمی لەدونی خوای پەروەردگاری پێیە و موسا ئەو زانستەی پێنێ با پێغەمبەرێکی ئولوالعەزمی خوای پەروەردگاریش بێ لە کۆتاییدا بۆی ڕوون دەکاتەوە ئەوە تەوەرەکەی ئێمەیە ئەمە السەفینەة فكانت لمساكين يعملون في البحر فأردت أن أعيبها من أم كشتيا كنفر هەڵگرە یەقینم هەیە دایان ناسم خوای گەورە پێوتم هی ماڵێکی هەژارن هی چەند کەسێکی هەژارن خانەوادەیەکی هەژار خێزانێکی هەژار کار و کەسابەت و بژێوی ژیانیان لەسەر ئەم کەشتیەیە فأردت أن أعيبها من بعمدن ویستم عیبداری کەم کەلێنێکی تێ بکەم تەختەیەکی بشکێنم عیبداری بکەم بۆ وای لێ بکەم لە جیاتی چاکە و پیاوەتی و دوعای خێر بۆ ئەم پیاوە کە یارمەتی داوین و ئێمەی هەڵگرتەوە کەسابەت دەکا کەشتەکەی عیبدار کەم حکمت چییە ڕوونی کردەوە وكان وراءهم ملك يأخذ كل سفينة غصبا لەبەر ئەوەی ئەو لەو بەرەوە ئێستاوە پیاوان و دام و دەستگا و پۆلیسەکانی پاشا لەم سنوورەدا دەگەڕێن بە دووی کەشتی ساغ و سەلامەت و چاکدا هەر کەشتێکیان دەستکەوێ ساغ و سەلامەتە ئەیبەن و داگیری دەکەن و لە دەست خاوەنەکەی دەریدێنن واتە سوڵتەیەکی زاڵم لە وڵاتە هەیە بەڕێزان دیقەت بدەن ئێمە لەم کاتەدا ئەم خاوەن کەشتیە کە چوونە ئەو بەرەوە سەیری کردووە چەند ناڕەحەت بووە ئەی خوای پەروەردگار ئەم کەشتێمان هەبوو کۆمەڵی خێزان ژن و مناڵ ئێوارە چاوەڕێین ئێستا بە تەما بووم لەم بەریشەوە نەفەر حازر بێ و بیان بەمەوە لەو بەرەوە ئێستا سەی دەکەم کەشتێکەم وا وردە وردە ئاوی هاتۆتە ناوە واتە لە چەند شتێک بووم ئەمڕۆ کەسابەتم لە دەست چوو ئەبۆ بڕۆمە لای وەستا تەختەی تازە بێنم بەخوا لەوە چێ دوو ڕۆژی تر پێوەی خەریک بم مەسرفێکی زۆر بکەم ئەوەی پەیداشم کردبوو لە هەفتەیەکە هەمووی خەرجکەمەوە ئەم پیاوە خاوەن کەشتیە لە دڵ و دەرونی خۆیان چەند ناڕەحەتە چەند خەفەتی خواردووە لەم کارەساتی بەسەری هات ئەی خوا ئەم کەشتیە تازەم بۆچی وای لێ هات ئەم کلێنە لەکوێوە دروست بوو ئەمە بۆچی وای لێ هات بەڵام ئەم بێئاگایە لەم کاتەدا ها لەگەڵ ئەم گرفت و ناخۆشیەدا ڕێک خۆشیەکەیە بۆ چونکە ئالەم کاتەدا دەستگاکانی پۆلیسی حکوومەت کاربەدەستەکان دەگەڕێن تەفتیشی کەشتەکان دەکەن کە دێنە سەر کەشتێکەکەی ئەمە عیبدارە قوربا بە کەڵک نایە ئەمە بە کەڵکی ئێمە نایە ئەمە کونێکی تێبووە ئەمە ئاو دێتە ناویەوە ئاو دەدزێ بایانی پاشا سوودی لێ نابینێ کەس بە نیوە قیمەتیش نایەوێ ئەمە واز لێبێنن ئێتر ئەمجا لە دواییە خاوەن کەشتی بۆی دەردەکەوێ ئەی خوای پەروەردگار سوپاست دەکەم بەخوا ئەم کەلێن و عیبە نەبووە لە کەشتێکەمە هەتا نام بڕاو دەبوو ماڵ و مناڵم دەکەوتینە سەرساجی عالی و بێکار و کەسابەت و دەرامەت دەماینەوە